باب و باپیرانمان کە وەختی خۆی سارنە بۆ ئەو ڕێگایان بڕیوە و هاتوونەتە کۆیە. ئەمڕۆ لە دەشتی کۆی بۆ گدیەکان هەڵدەستن بە ئەنجامدانی چالاکیەک کە گەڕانەوەیە بۆ زێدی با و باپیرانیان بە پیادەڕەوی. ئەمیش بە بڕینی زیاتر لە 35 کیلۆمەتر و هەروەها بۆ زیاتر پدەوکردنی لایەنی کۆمەڵایەتی و هەروەها گرنگیدانە بە کولتوری گوندەکەیان. من بۆ زانیاری زیاتر پێم خۆشە بسمە لای یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم چالاکیە. مامۆستاگەر فەرمی تێرە سوپاس دەکەم. ئامانجی ئێوە وە گرنگی لە گەڕانەوەتان بۆ زێدی باپیرانتان چییە؟ سەرتا ئەم کاتان باش، ئێمە وەکو بۆ گدیەکان ئەمە 20مین ساڵە لەسەر یەک بەشداری لەو ڕێڕۆشنەوە دەکەین. دیارە بۆ گدیەکان ئامانجێکیان لەوە هەیە کە وەکو نەریتێکی ساڵانە با و باپیرانمان لەو ڕێوە هاتوون، ئەشیان بۆ کۆی هێناوە بە پێچەوانەوە گەڕاونەتەوە. ئێمەش ئەم کەلتورە نوێ دەکەینەوە. ئەمە 20مین ساڵە، ئیشەڵڵا ئومێد دەکەین بەردەوامیش بێت لە ساڵانی ئایندا. وەکو دەستپێکیش بەیانی ساعت 6 خڕبووینەوە لە گوندی هەواوان با بڵێن. دوای ئەوە ڕێنماییمان کردن و بەڕێکەوتین ساعت 6 و چارەك 6 و نیو. ڕێژەی بەشداروانمان 158 کەسە، لە ناویاندا 85یان ڕەگەزی نێرە، 45یان ڕەگەزی مێ بڵێن ئافرەتە، 11 منداڵی خواردەمەندە ساڵان لە ڕەگەزی کچ لە ڕەگەزی مێ، 8 منداڵی کۆڕ خواردە ساڵانیشمان لەگەڵا بەشداری گەشتەکەمیان کردووە. لە تەمەنی با بڵێن 10 ساڵانەوە تایەتی هەتا 85-83 ئەوە لەگەڵمانە. ئەمە ئێستا لە 120 ڕێیەکەمان بڕیوە. ئینشەڵڵا لە کاتێکی نزیکدا دەگەینە جێی نیوەڕۆیەوە و نان دەخۆین و هەموو بەشدار بەکانیشمان کۆڵە پشتی خۆیان پێ و نانی نیوەڕۆیشیان بەخۆیان بە کۆڵی خۆیان هەڵگرتووە. ئەو دووریەش دەیبڕین بە کیلۆمەتر تقریبا 37 کیلۆمەتر لە کۆی بۆ بۆگت. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی لە حاڵەتێکە ئەگەر یەکێک توانای نەما یاخۆت چۆن بڵێم هیلاک بوو، ئێوە بۆم حاڵەتە چیتان کردو؟ ئێمە سوپاسی کەرتی تەندروستی دەکەین. دیارە بەڕێبەرای تەندروستی کۆی ئیسعافی بۆ ئامادەکردوین، هەموو ساڵی لەگەڵمان بووە. ئەوانی کە پەچیان بکەوێ و لە ئیسعافەکە باریەکەین و هەتا شوێنی مەبەست. باب و باپیرانمان کە وەختی خۆی سارنە بۆ ئەو ڕێگایان بڕیوە و هاتوونەتە کۆیە. ئێمەش وەچی جیلی نوێی ئێستا هەمان ڕێڕێوی ئەوان دووبارە دەکەینەوە. ئێمە بە پێچەوانەوە لە کۆیەوە دەست پێ دەکەین و هەتا دەگەینە گوندەکەی خۆمان. وڵی ئەمە 3 ساڵە بەشداری دەکەم. ئەو ساڵ جیاوازەکەی ئەوەیە کە گەرمترە، بەڕاستی ساڵانی تر فێنکتر بوو، زۆر خۆش بوو، بەڵام ئەو ساڵ ئیشەڵڵا بێ چێشان بەڕێی دەکەین. ئەگەر پێم بڵێ چیتان هێناوە بۆ نیوەڕۆ بۆ خواردن؟ وڵاهی ئەمە بریانیمان هینایە لەگەڵ سینگ، چونکە ئەو شتانە زیاتر خۆش ئەها لۆ ئەو شوێنانە. نامانەوێت کەسێک بڵێ لە دوای ئێوە قودوێک دەبێت زەرپێک بەجێمە. ئەمەش دەخەمە جانتایەکەتەوە. دەستی هەمولایەتی خۆش بێ بۆ گدیەکان، ژینگە پارێزی بپارێزن. ئەی دەست و چاوت خۆش بێ. دەستەکان